سەرپەرشتیارێکی سەرژمێری گشتیە لە هەڵەبجە باس لە کۆتایی کارەکانی پرۆسەکە دەکات و دەڵێت ماڵ نییە لە هەڵەبجە تەقەمان لێ نەدابێت و پرۆسەکەش بەباشی بەڕێوە چووە. حتا ئەم خولەکە بەپێی سێرڤەرەکەی من کە بەردەستمایە حتا ئەم خولەکە ماڵێک نییە لە دوێنێەوە سەردان نەکرابێ ئەکرێ ماڵەکە لێ نەبوو بێ یان داخرا بوو بێ بەڵام هەموو کارمەندەکانم بەپێی سێرڤەرەکەی من ئیلا چۆتە بەردەم ماڵەکە چونکە شێوازی ئیشەکە ئێمە بە جۆرێکە خاڵی ئەم بینایە کە من لە بەردەمیان هەتا نێمە ئێرە خاڵەکە ناکرێتەوە ئەمە گەواهیدەری ئەوەیە کە من کارمەندەکانم هەموو چۆتە بەردەم ماڵەکان و وەلێ ماونەتەوە لە دەرگای ماڵەکان دراوە تەقلباب کراوە 2 جار 3 جار کراوە ینی 3 ڕۆژ بەسەرێک چونتە ماڵەکانەوە واتە 24 سەعاتی درگا نەکراوەتەوە ماڵەکە ئێستا بەکراوێش تاماوەتەوە بۆ ئەم تا ئەمڕ ئێوارێ ئەگەر ئەم ئێوارەیە کارمەندەکەم بچێتە بەردەم ماڵەکەەوە ماڵەکە دەرگا بکاتەوە وەرێگرین داتاکەی ئەگەر هەر چۆڵ بێ ئەو کاتە سەوزە بێت و بە چۆڵی ئەمێنێتەوە. بۆ سەرژمێری وڵاتیان پارێزگای هەڵەبجە بە 192 بلۆک جیاکراوەتەوە 203 بژمێر پرۆسەی سەرژمێریان لە پارێزگاکە بەڕێوە بردووە و زانیاریەکانیان تۆمار کردووە. من هەموویم تەواو کردو بەس خاڵیەکان ماوەی بێ سێم سەردانی بکەمەوە ئەمانیش لە ماڵ نەبوون بۆیە گینا ئەمانیشم تەواو کردبوو ئەلحەمدوللا خەڵک زۆر باش پێشوازیەکە و خەڵک تەقبولی ئیشەکەیەکە و پێشتر زانیاریان هەبوو لەسەرەوەی کە سەرژمێری ئەکرێت و خۆیان نەزان هەرڵێن کارمەندی سەرژمێرین کسەر پێشوازیەکی باشمان دیەکەنە ئەرکی خۆمانە ئێستا من لەم بلۆکەی خۆم بگەڕێم دووبارە کۆڵان بە کۆڵان بگەڕێم ئەگەر هەمووشم تەواو کردبێ ڕەنگە لە کۆڵانێکا بگەڕێم ماڵێک بانم کەن بڵێن دوێنێ لە بیرمان چووە کەسێکمان بۆ داخڵکەی داخڵیەکەم بۆیان. بەپێی زانیارە نافەرمیەکان کە پەیام بە دوواداچوونی بۆ کردووە زیاتر لە 26,000 تا 30,000 ماڵ تا پاشنیوەڕووی پێنجشەممە تۆمار کراون. قۆناغی دووەمی پرۆسەی سەرژمێریش لە سەراستی عێراق و هەرێمی کوردستان ئەنجام درا و بڕیارە مانگی داهاتوو پرۆسەکە بەردەوامی هەبێت و جارێکی دیکە سەردانی ماڵەکان دەکرێتەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.